بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی ئەزیزەوە لەگەڵتانەبم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی وێنە گەورەکە بەو هیوای بتوانین وێنە گەورەکەتان بۆ بگوێزینەوە. بەرنامەیەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر یەکێک لە باسە گرنگەکانی هەفتە کە ڕیفراندۆمە. وەکو ئەزانن لە ئێستادا ڕیفراندۆم جاران ئەگەر تەنها قسەیەک بووایە لێدوانی نافەرمی لەسەر بووایە، بەڵام لە ئێستادا بووە بە شتێکی فەرمی و ڕۆژەکەی دیاری کراوە و کۆبوونەوەی لەسەر کراوە بە شێوەیەک لە شێوەکان بووە بە ئەمری واقع و لایەنەکان هەر یەک لە لای خۆیەوە بە شێوەی خۆی هەوڵەیات دەست و پەنجەی لەگەڵ نەرم بکات. من لەم بەرنامەیە لەگەڵ میوانە ئەزیزەکانم هەوڵەیەم لەسەر چەند لایەنێکی ڕیفراندۆم قسە بکەم. لایەنێکیان لایەنە هونەریەکەیە، لایەنێکیشیان لایەنە سیاسیەکە و ئامادەکاریەکەیە و پێشوازیکردنە لەم پرسە و ڕێکەوتنی لایەنەکانە سەبارەت بەم پرسە و ئەبێ لایەنەکان چۆن بەدەم ئەم مەسەلەیە و بچن و ئەبێ لایەنەکان چۆن نێوماڵی خۆیان و نێوماڵی کوردستان ڕێک بخەنەوە بۆی بتوانن با شێوەیەک لە شێوەکان ڕیفراندۆمەکە بە ئەنجامێکی باش لی بێنە دەرەوە. چونکە قسە لەسەر ئەوە هەیە کە جگە لە ئەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان چاو لەسەر ئەنجامی ڕیفراندۆمەکەیە، لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ و لەسەر ئاستی وڵاتە ئیقلیمیەکان و تەنانەت جیهانیش قسە لەسەرەوەیە کە چاویان لە سەریەتی بۆ یاگەر ئەنجامەکە بە شێوەیەک لە شێوەکان ئەنجامێک بێت کە هاوڵاتیان و سەرکردایەتی سیاسی کورد چاوەڕێینەکەن ڕەنگە شتێکی ناخۆش بێ هیچ نەبێت لە ڕووی معنەویەوە بۆ کورد، چونکە ئێمە دەمێکە بانگەشە و باسی سەربەخۆیی و جیابوونەوە و دەوڵەتی خۆمانەکەین. هەر لە بەرنامەکە قسە لەسەرەوەکەین ئەبێت چی بکرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە ڕیفراندۆم چوارچێوەیەکی هەبێ وەکو قسەی لەسەر دەکرێت و ئەبێ لایەنەکان چۆن بەدەم ئەم پرسەوە بچن بۆ کاراکردنەوەی پەرلەمان. دەنگێکەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ناکۆکیە سیاسیەکان کە لە ئێستاوە دەنگی دژە ڕیفراندۆم ئەوەی داواکات دەنگ بە نەخێر بدرێت بۆ ڕیفراندۆم. ئەمە ئەبێت چۆن احتیوا بکرێت و چۆن وا بکرێت هەموو دەنگەکان بە ئاراستەی بەڵێ بن، چونکە ڕیفراندۆم ینی پرسێک نییە تایبەت بێ بە پارتی خۆی دووپاتی کردوتەوە، تەنها مڵکی یەکێتی نییە، چونکە یەکێتی دەمێکاڵێ ئێمە لە لۆگۆکە و لە دروشمی خۆمانە مافی چارەی خۆنووسینمان جێ کردوتەوە و ئەڵێن ئەمە پرسێکی هەموو لایەنەکان ئەڵێن ئەمە پرسێکی نەتەوەیی و نیشتیمانی و ستراتیژی دوورمەودای گرنگە، ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵ بکرێ. من تەوەری دیکەم نووسیوە بەڵام زیاتر ناڵێن بۆی کاتەکە بۆ میوانەکانم بەجێبهێڵم. بۆ ئەم تەوەرە من سێ مامۆستای ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە لە دەستە ڕاستمە مامۆستا عەتا خەرەداغی نووسەر، زۆر بەخێر بێن مامۆستاگیان، مامۆستا ئالان حەمەد سەعید ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی هەڵەبجەیەوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم، هەروە مامۆستا ئاوڕێ تۆفیق کە بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە لە پارێزگای سلێمانی، بەڵام ئەم شەو وەکو شارەزا و چاودێر حزوری هەیە بۆی سوود لە ئەزمموی وەربگرین لە ڕووە هونەریەکەوە و بۆ چوونی خۆی وەکو چاودێرێک لە ڕووە سیاسیەکەوە چییە لەسەر ڕیفراندۆمە و هەنگاوانەی بۆێنرێن. کاکە ئاوڕێگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم. بەڵێ وەکو ئاگاداری دوایەوەی کە لایەنەکان کۆبوونەوە بە سەرپەرشتی کاک مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاردرا 25/9 ڕیفراندۆم بکرێت لە هەرێمی کوردستان. زۆرینەی لایەنەکانی تیان ئەوەی کە تا ئێستا بەدەمیەوە ناچێت و ئامادەنیە بەشداری بکات و تەنانەت بەپێی زانیاری نافەرمیەکان بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی ئامادەنین پێشوازی لە کۆمیتەیەش بکەن کە ئەچێ سەردانیانەکات بۆی بیان هێنێتە ناو مەسەلەکەوە. ئەم بڕیارە چۆن نەبینی و ئەبێت چی بکرێت لێرە بە دوابۆی ئەم ڕیفراندۆمە ئەنجامێکی باشی بێت؟ بێگومان گەلی کورد یعنی توانە بڵێم لە مێژووی خۆیان دەرفەتی وای بۆ نەڕخساوە کە بە شێوەیەکی فەرمی لە ڕێگەی حکوومەتیشی هەڵبژێراوی خۆیەوە ڕیفراندۆم کا بۆ داهاتووی نەتەوەکەی خۆی و هەروەها بە ئەم جارە لە ناو عێراقا لە ڕووی دەستوریەوە مافی فدراڵیمان پێدراوە و لە ناو دەستوری عێراقی شاجێگیر کراوە جێبەجێکردنی ئەم دەستورە و پابەندبوون بەم دەستورە بەندە بە جێبەجێکردنی دەستورەکەەوە تا ئەگەر ئەم دەستورە جێبەجێ نەکرا لە ڕووی دەستوریشەوە مافمانەیە کە ئێمە ممارەسەی مافی ڕیفراندۆم و مافی چاری خۆنووسی بکەین. کەواتە ئێمە توانم بڵێم ڕاستە لە عێراقا دام و دەستگای دەستوریمان نییە، ڕاستە لە عێراقا سەروەری قانون نییە، بەڵام ئێمە لە ڕووی دکۆمنتێک لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە ئەتوانین بڵین هەر پاڵپش بە دەستوری عێراقی و مافەمان بە شێوەیەک لە شێوەکانەیە. ئەوەی کە لەم بابەتە بۆتە باس بە باوەڕی من بڕگەیەکە کە دیارە زۆر کەسی کەش قسەی لەسەر کردووە، ئەویش بریتە لە قۆناغی پێش ڕیفراندۆم. هەموو میلەتێکی دنیا کە ڕیفراندۆم کە قۆناغی پێش ڕیفراندۆم هەیە، قۆناغی دوای ڕیفراندۆم هەیە. قۆناغی پێش ڕیفراندۆم دوو بەشی سەرەشیە، بەشێکی پەیوەندی بە ناوخۆی وڵاتەکە خۆیەوە هەیە
بەشی دووەمی پەیوەندی هەیە بە ئامادەکاری و هەماهەنگی بۆ دۆست و لایەنگرەکان و هاوڕێکانی وڵاتەکەی خۆت لە کۆمەڵی نێودەوڵەتی. هەموو ڕووداوێکی مێژووی کە ڕوبڕووی میلەتێکە بێتەوە میلەتەکانی یەکخستووە، کارەساتێکی گەورەی ئاگرکەوتنەوە، برسێتی، جنۆسایت، ئەمانە بێ بەهۆی ئەوەی میلەتەکان واز دەشتە بچکۆ لە لابەلاو ململانەکانیان بێنن ئازارە گەورەکە بابەتە گەورەکە یەکیان بخا. بابەتی ڕفراندۆم بابەتێکە کە ئەتوانێت هەموو کورد لە کوردستانی باشوور لە کوردستانی باشوورە هەموو کورد یەک بخا. ئەوی بەلای منەوە جێگەی سەرنجە و زۆر کەسی کەشوتێتی دیارە ئەحمەدی خانی لە بواری ئەدەبە ڕخنەی کردووە بە ڕخنەی بنیانەر و ڕخنەی ڕوخێنەرە و میتۆدەی ئەحمەدی خانی بۆ کاری ئەدەبیە بۆ کاری سیاسی نییە، بەڵام ئێمە ئەتوانین هەمان ئەو میتۆدەی ئەو بۆ ئەم گفتوگۆیە و بۆ زۆر بابەتی تریش بەکاربێنین. ئەویش ئەوەیە کە لای من و لای زۆر کەسی تریش سەسوڕمانە کە ئێمە پەرلەمانی کوردستانمان هەیە و ئێمە ئەمانەوێت تەحەدایەکی گەورە لەگەڵ دراوسەکان و دنیای بکەین واشمانەوێت بە ئازانە لە کاتێکە داعش لە بەردەممانە ڕاوەستاوە، لە کاتێکا دوژمنەکانمان ئێجگار زۆرن، بەڵام بە ئەو پەڕی ئازایەتی ئەومانەوەی ئیرادەی خۆمان تاقی بکەینەوە بڵین گەلێکین ئیتر ئەمانەوێت ژێردەسە نەبی، گەلێکین ئەمانەوێت بەیداخی خۆمان هەڵکەین. بەڵام چیتیایە ئێمە پەرلەمانەکەمان چالاکەینەوە، چیتیایە گەربیانی دکتۆر یوسف و بزوتنەوەی گۆڕام گەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە و پەرلەمانەکە خۆی ویلایەتەکەی کەمی ماوە و ئەمە بکەین بە دەرفەتێک بۆ یەک ڕیزی نیشتیمانی پەرلەمانی کوردستان قانونی ڕفراندۆمەکە دەربکە و هەمومان بەرەو ڕفراندۆمەکە بچین و هەمومان بەرگەی نەتائیجی ڕفراندۆمەکە بگرین. پێم خۆشە باسی یە خاڵ بکەم. بزوتنەوەی گۆڕان 24 کورسی هێناوە، کۆمەڵی ئیسلامی 5 کورسی هێناوە. کە تۆ بژمارانە کۆ بکەیتەوە ئێمە باسی هەڵبژاردن نەکەین، هەڵبژاردن واتە ژمارە. ئێمە کاڵێن ڕفراندۆم، خۆ ڕفراندۆمەکە ئێمە بۆەوە نییە بە 50 زایدەن یەک لەگەڵ عێراق و وڵاتانی دنیا بکەوینە گفتوگۆ. یعنی ئەگەر گریمە خوا نەخواسە لە سەتا کەمتر لە 160 خەرکی کوردستان وتی بۆ بەڵێ، ڕاستە لە ڕووی قانونی و ڕفراندۆمەکە نرخی یاسایی بەدەستێناوە، بەڵام نرخی ئەخلاقی و معنەوی لەدەستەیە. نەتەوەیەک 100 ساڵە جینۆسای دەکرێت بە بەلانی کەمەوە لەسەر و لە 180 و لە 190 بڵین بەڵێ، بەڵام ئەم لە 180 و لە 190 چۆن ئەکرێ پێی بکەین؟ ئەمە ئەبێ ئێمە پەرلەمانی کوردستان چالا بکەینەوە. بۆچی؟ من بابەتەکە بە بابەتی بەس پەرلەمان نابینم. ڕای گشتی لە کوردستانە لەبەرەوەی ئێمە میلەتێکین بە خۆناغی پیشەسازی و ریفۆرمی ئاینی و پرۆسەی ڕەنیسانس هاتیە نەپەڕێوین، تاشی ئازاد و ئیرادەی ئازادمان نییە. ڕای گشتی میلەتەکە ڕایەکە دابش بۆ بەسەر حیزبەکانە، کە دابش بۆ بەسەر حیزبەکانە ڕای میلەتەکە ڕایەک نییە لە دەرەوەی حیزبەکان. ئەگەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان بڵێ وڵای ئێمە لەگەڵ عێراقا ڕێکەوین کاتی دەوڵەت نییە، هەموو هەوادارەکانی پارتی دیموکراتی کوردستان کاتی دەوڵەت نییە. ئەگەر بەیانی بزوتنەوەی گۆڕان بڵێ ئێمە پشتگیری دەوڵەتەکەین، هەموو هەوادارەکانی بزوتنەوەی گۆڕان بڵێن بەڵێ بۆ ڕێفراندۆم بەڵێ بۆ دەوڵەتی کورد. بە ئەزمموی شەمەد سەلمێنراوە کەواتە ئێمە ڕای گشتی کوردستان پێویستە کا بناسین. ڕای گشتی کوردستان ڕایەکە بەسەر حیزبەکانە دابش بووە کە ئەم حیزبانە ئێمە سازدانی نیشتیمانیمان نەکردبێ، کەواتە ئەم حیزبانە بە بەڵێ دەنگ ناهێن، کەواتە هەوادارەکانیان هان نایە، کەواتە تۆ پێشوەخت لە سەتا نزیکەی 30 دەنگدەرانی وڵاتەکە تۆرانووە، کاتە تۆ گرێ لەسەر لە 170 کە دەنگی پێبەن بە بەڵێ. ئەمە لەلایەکی تر ئەمە زۆر بەخراپ لەلایەن دوژمنەکانمانەوە بەکارهێنرێ، زۆر بەخراپ لەلایەن عێراق و ئێران و تورکیاوە بەکارهێنرێ، ئەڵێ داواکاری لایەنێکە، ئەوە داواکاری هەموو خەڵکی کوردستان نییە، ئەوە داواکاری گروپێکە، ئەوە داواکاری هەموو خەڵکی کوردستان نییە. خاڵێکی تر ئێمە ڕێگایەکی ئاشتی و دەستوری ما هەڵبژاردووە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی، ئەویش ڕێگایەکی شارستانی و ڕێفراندۆم، کە ڕێگایەکی شارستانیە بە هەموو پرۆسەکە تەواو بکەین. پەرلەمانمان هەیە، هی کوردە، هی عەرەبە، هی تورکمانە، هی کلدانە، هی ئاشوریە. بەڵێ سەرۆکایەتی هەرێم حیزبەکانی کۆ کردوتەوە، بەڵام پەرلەمان نوێنەری هەڵبژێراوە، پەرلەمانە بێ کۆ بێتەوە و لە کۆبوونەوەکە هەموو نەتەوە گروپەکان پێکەوە نەکرد بڕیارێکی کوردی، تورکمانی، عەرەبی و ناشی شارمەوە. ڕاستە ئەمە ڕفراندۆمە، بەڵام ئێمە ئەبێت لە ئێستاوە کۆمەڵە گەرانتی بە برا تورکمان و کلدان و ئاشورەکان بدەین کە ئێوە لەناو ئەم داهاتووە چین. خۆمە بابەتێک نییە ئێمە هەروەکو حکومەتی عێراقی وا بکەین بە ناوی دیموکراتیەتەوە خەڵکەکە چاواشە بکەین. تورکمان، کلدان، ئاشوری، عەرەب ئەبێ پیان بڵین ئەوان لەم داهاتووی پێڵ لە دەوڵەتی کوردستان ئەوان چی؟ هاوڵاتی پلەدون حکمی زاتیانە دەینێ، فیدراڵیانە دەینێ، پەرلەمانیان بۆ دروستەکەین. چە خۆ تۆ ناکرێ بڵێ من لە ناوچەی مادەی 140 ڕفراندۆمەکەم و هیچ شتێکیشم پێ نییە بۆ ئێوە.
پێم وایە ئەمە دوو لەمپەری سەرێکیە کە کاتماوە تێپەڕێنین. بۆ ئەو پرسە بۆی زیاتر لەسەر ینی ئەوانەی ئەو ناوچانەی لە دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستان چۆن مامەڵی لەگەڵ بکرێت و بەرپرسانی کوردیش وتویانە کە ئێمە دەوڵەتی کوردی دروست ناکەین دەوڵەتی کوردستان دروست دەکەین بۆی هەمووان لەخۆ بگرێت قسەی لەسەرەکەین. سوپاس دەکەم کاگاوڕێ. مامۆستاالان بێمە لای جەنابەت. کاگاوڕێ لە قسەکانیە خاڵێکی گرنگی وروژان ئەویشەوە بووتی بە شێوەیەک لە شێوەکانەوە یەکێک بوو لە ینی لە پرسیارەکانی منیش کە لێرە نووسیومە چی بکرێت بۆ ئەوەی ئەو دەنگانەی لە ئێستاوە ئەڵێن نەخێر و وەکو کاگاوڕێ وتی کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیەکە دابەش بووە بەسەر ئەحزابە حزبەکە لەسەری سەرەوە چی بڵێت ئەوانەی خوارەوە ئەیڵێنەوە و پاڵپشتی لێیەکەن زۆر بەدەگمەن دەنگێکی ناڕازیە بینی پێچەوانەی دەنگی بۆ نمونە سەرۆکی حزبەکە ڕێخەری حزبەکە سکرتێری حزبەکە ئەمینداری حزبەکە ئەمیری حزبەکە قسە بکات ئەبێت ئەوانەی بەم کارە هەستاون ینی پارتی ئەڵێت ڕفراندۆم بۆ من نییە و هی منیش نییە و بەتەنا من خۆمیشی بۆ ناکەم یەکێتی بە هەمان شێوە ئەم دوانە بە سەرەکی ینی یەکێتی و پارتی پاشان یەکگرت و پارتەکانی تر ئەبێت چی بکەن بۆی دەنگە نەخێرەکانیش بە ئاراستەی بەڵێ بڕۆن. بەناوی خۆی گەورە سپاس. سەرەتا ڕیفراندۆمە کوژراکی سیاسی قانونی بۆ وەرگرتنی ڕا و بۆ یەکلایکردنەوەی پرسێک کە بڕیاری کۆتایی لێ بدرێ ساز درێمە وەکو تعریفێکی ئەوەلی و سەرەتایی بۆ ڕیفراندۆم. دیارە ئەگەر سەیری ئەزمموی هەرێمی کوردستان و قۆناغەکانی مێژووی ڕابردووەرێمی کوردستان بکەین دەکرێت لە دوو گۆشە نیگاوە سەیری ئەم دۆخە بکەین و پۆلیانکردنی و کلاسیفیکیشنێکی بۆ بکەین. یەکەمیان نیگایشی حقیقەتەوەی کەشیان نیگای واقع لە حقیقەتە ئەوەیە گەلێک خاوەنی جینۆساید بێ گەلێک خاوەنیەوە بێ هەموو جۆرەکانی جینۆساید بە هەموو ئەشکال و فۆرمەکانیەوە لەسەری تاقی کرابێتەوە دەبێت بە پیل پرۆسەیەشی ئاوا بڕابەوەی کە مافی خۆی دیاری بکە ئەمە لە ڕوانگەی حقیقەتەوە. لە ڕوانگەی واقعەوە جەنابە داماژت پێدا کاگاوڕێژ ئاماژەی پێدا دەنگ هەیە و پێویستمان بە کۆدەنجی کەش هەیە بۆەوەی کە هەمومان لە چوارچەوەی یەک باز ناوین. ڕۆیایی ئەمە لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی جەماعیە پرۆسەیەکی شەخسی نیە پرۆسەیەکی حیزبی نیە پرۆسەیەکی نیشتیمانیە بۆ هەمومانە دەبێت دوور بێت لە هەموو ناکۆچیە سیاسیەکانمان لە هەموو خلافاتە جانبیەکانمان لە هەموو ئەو دنیابینیانەی کە بۆ ئیدارەدان و بۆ سیاست هەمانە ئێستا ئەمە لە بەردەم قۆناغێکی مەفسەلی زۆر گرنگای نەویژەوەیە نەتەوەیەک یان لەگەڵ نەتەوەکانی کە لە چوارچێوەی جوگرافیایە کاژین پێ و ترێ کوردستان و ئەم کوردستانیانە ئەمڕۆ ئەیانەیە بەرەو قۆناغێککە هەنگاو بنێن کە جیام کاتۆ لە قۆناغەکانی ڕابردوو پێویستمان بە کۆدەنجی هەیە پێویستمان بە ئیجماعێکی زیاتر هەیە پێویستمان بۆ هەیە بە تێگڕای دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە بۆ سندوقی ڕیفراندۆم بە بەڵێ بڕۆین. ئەمە پێویستی بەوە هەیە کە لانی کەم دایالۆجیکی زیاتر لە نێوان پارت و لایەنە سیاسەکانە بکرێت سەبارەت بەو خاڵێکە جەنابە داماژت پێدا مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان چێ لەم قۆناغەدا مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان وەکو مەسئولیەتی هەموو هێزانی دیکە کە لەگەڵ ئەو ڕاگەیانراوەی حوتی شەشە واژۆیان کردو و ئەو ڕاگەیانراوەیان بڵاو کردوتەوە مەسئولیەتیشی تەزامونی جەماعیە کە ئاساییبوونی دۆخی هەرێمی کوردستان و هەروەها تەطبیق علاقاتی بینی حیزبەکان بۆ ئەوەی کە ئێمە پرسیشی وەکو ڕیفراندۆمەگە کۆمان نکاتەوە چی کۆمان نکاتەوە دەبێت دوور لە هەموو خلافە سیاسیەکان دوور لە هەموو تەشەنوجاتێکی سیاسی بەرە ئەم بابەتە بڕۆین. لە سەر مەسەلەی پەرلەمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی وەکو هەموو لایەنە سیاسیەکانی کە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە دیارە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەبێت بە تعریف بکرێت ئێمە ئەمانەیە بەجددی پەرلەمانی کوردستان کاراکەینەوە پەرلەمانی کوردستان دەمانێت کارەکەینەوە بەڵام پەرلەمانی کاتێک پێوتە کارا کاتێک پێوتی ئەکتیڤ ئەو پەرلەمانەیە کە یاسا دەربکە کە بینێرە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی قبول بێت تەصدیقی بکە پەرلەمانێک کاتێکە بتوانێت تەصدیقی میزانیە بکات لە حکومەت کە بتوانێت هەموو ئەو سێ ڕوکنە گرنگە کە ڕوکنی تەشریعیە و هەروەها ڕوکنی تەصدیق و هەروەها ڕوکنی مراقبەیە بەما ئەوترێت پەرلەمانێکی کارە ئایا لە ئێستادا ئێمە لە هەرێمی کوردستان ئەتوانین ئەم پەرلەمانە کارایە دروست بکەینەوە ئەمە سەر و بابەتە مەڕستادان ئەمە تعریف ئەوترێت پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی کوردستانی پەکخستووە سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسفی ناردۆتەوە بۆ سلێمانی و وەزیرەکانی گۆڕانی لە حکوومەت دەرکردووە و ڕێگریان لێکا لەوەی بچنەوە سەردەوامی خۆیان و لێرەوە وترێ ناکۆکیەکان دەستی پێ کردووە و بە شێوەیەک لە شێوەکان دەنگی پارتی لە حزبەکانی تر دلێرترە لە باسکردنی سەربەخۆی واتە بە شێوەیەک لە شێوەکان خۆی بە خاوەنی ئەزانێ با بشڵێ من خاوەنی نیم بەتەنها باشە مەبەستیانە ئەڵێ ئێمە زۆر مەبەستمانە بەرەو ئەم پرۆسەیە بڕۆین و دەوڵەتی کوردستان دوایەوە هەست ناکەن مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان زیاترە لە بزوتنەوەی گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و
بۆ چارەسەرکردنی خلافەکان؟ مەسئولیەتی هەمومان مەسئولیەتێکی تەزامونیە و مەسئولیەتێکی جەماعیە. منەمەوە بە جەناب دڵم نامێ بگەڕمەوە خلافاتی ڕابردوو باش بۆیە بە ئاراسی مهاتەراتان نەڕۆم ئەم بابەتانە چۆن کراوە لە سیاقی سەبەب و نەتیجە خوێندنەوەی بۆ بکرێ ئەوە قۆناغیشکێ. بەڵام مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستانی وەکو مەسئولیەتی لایەنە سیاسیەکانی دیکەوەیە. ئێمە خۆمان بە تەنها نەکردووە سەرمەشقی ئەم کاروانە، پێمان وایە چێتی نیشتیمانی کوردستان لە دروستبوونی یەکێتیەوە و خوێنی بۆ داوە و یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی یەکێتی کە بریتێ لە مافی چارەی خۆنووسین و لە جەنگی داعش دژ بە داعش جەنگاوە شەهیدی داوە بۆ پاراستنی هەرێمی کوردستان و بۆ دروستکردنی ئەم ئەزمونە گەیانی بە کەناری ئارام. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی خۆیان تەبەنی پرسی سربەخۆیی کردووە و لایەنە سیاسیەکانی دیکەش بە هەمان شێوەی پارتی دیموکراتی کوردستان هەمان ڕوویانێک بە فەرمینەی وتۆیە هەمان ڕوویامان هەیە کەوابێ مادام هەمومان وا بیرەکەینەوە کە پێویستە هەرێمی کوردستان بەرەو مافی چارەی خۆنووسین بەرین بەرە ئەو بەری کە تحدیدی حەقی مەسیری خۆی بکە. معنای وایە هەمومان ئەمە پلانمانە، ئەمە استراتیژمانە، ئەمە خاڵی کارکردنمانە و پنتێکی ئەساسیە بۆی هەمومان کۆبکاتەوە. پارتی دیموکراتی کوردستانی لە چوارچێوەی ئەم پرۆسەیە ئەم مەسئولیەتە بەر پارتی دیموکراتی کوردستانی شەکە و لایەنە سیاسیەکانی کە کاگیادگار پرسیارەکەی من کاگیادگار بۆیە نەگەینە گرێی پارتی زیاتر نییە لە لایەنەکانی تر. کاگیادگار بۆیە نەگەینە گرێی شوێرە بۆ ئەوی کە بگەینە خاڵێک کە واضح بێ بۆ خەڵک. من حەز ناکەم بە تایبەتی بابەتی ڕیفراندۆم بەسینەوە بە کاراکردنەوەی پەرلەمانەوە کە پێم وایە دوو پرسی جیاوازان پرسیان زۆر مەسیریە و ئەو پرسەشیان دەرهاویشتی واقعیشی تاڵی کۆمەلگەی کوردیە بەڕاستی. بەڵام خاڵە گرنگەکە ئەمەیە تعریفی ئێمە بۆ کاراکردنەوەی پەرلەمان پێم وایە تعریفیشی ڕیالیستیانەیە، تعریفێکە حقیقەتیشی تایە و واقعیشی خوێنێتەوە. پەرلەمانێک کاتێک پێوتێ پەرلەمانی کارە کە بتوانێت یاسا ئیزدارکە بۆ تەزدیقکردن بینێرە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بتوانێت سێمەها مەسەرەشیەکەی خۆی کە مراقبەیە تەزدیقی میزانیە گۆڕان و پارتی ڕێکەون ئەمەش ناکرێ، ینی لە سیاسەتە ئەوترێت مەحاڵ نییە. ئێمە لاریمان نییە، ئێمە پەرلەمانێکمانەوێ بەم مواسەفاتە کە پەرلەمانێکی کارابێ. ئەمە شەرائیتی پەرلەمانیە لە دایکی پەرلەمانەکان و لە بەریتانیا تا ئەگەی بە ئێستا ئەمە پەرلەمانە ئەم وەزیفانەی هەیە. ئایا لە ئێستا ئەبێ بەڕێزانی کە وەڵامی ئەم پرسیارە بنەوە ئایا لە ئێستا ئەتوانن پەرلەمانی کاراکەنەوە بۆی کە بتوانێت هەر سێمەها مەسەرەشیەکەی خۆی بەجێبێنێ. پێم وایە لەسەر ئەم پرسە زیاتر بە بۆچوونی من ڕوئیای پارتی وازەحە لەسەر ئەم پرسە زیاتر نەوەسین. ئەوەی کە گرنگە ئەوەیە ئەم سێ مانگە کە لە بەردەممانایە بۆ ئەم پرۆسە گرنگە بۆ ئەم پرۆسە مێژوویە مەزنە ئەوەیە کە ئەبێم پرسە کۆمان بکاتەوە و ئەم پرسە بە شخصی نەکەین و ئەم پرسە بە پرسی تاکەسی نەکەین و تەنها حیزبێک بەرژی خۆی ببەرانە دوورێ. هی هەمومانە، هی تاچی کوردستانە، هی ئەو کەسانەشە کە ئینتیمای سیاسیان نییە، هی ئەو بەڕێزانەشە کە لە هەڵبژارنەکانی ڕابردووە دەنجیان نەداوە بۆ پارت و لایەنێکی سیاسی، بەڵام ئێستا لە بەردەم محەتەیەکی مەسیریان ئەویژەوەی بەشداری لە پرۆسەیەکی سیاسی قانونیا بکەن کە میکانیزمە بۆ گەیشتن بە ئامانجێک کە پێوترێ حەقی تەقریری مەسیر. سپاس دەکەم مامۆستاالان مامۆستا عتاقەرەداخی. بێمە لای جەنابەت بۆ ئەوەی وردە وێنەکە دروستکەین و وازەحی بکەینەوە لای بینەر. ئەکرێت ڕیفراندۆم ڕێگەیەک بێت، هۆکارێک بێت، وەسیلەیەک بێت، میکانیزمێک بێت بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ سەرەتا سوپاسان دەکەم. من وازم جارێکی کەش هەر لە بەرنامەیەکی دوو بە دوو لەگەڵ جەنابەت لێرە قسەی کەمان کرد. خۆی من بۆ خۆم لەو کەسانم ئەگەر بەهات وایە بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە باشووری کوردستان لە ڕابردوودا و لە ئێستاشا سەرکردایەتی سیاسی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر پرۆژەی سربەخۆی دروستکردنی دەوڵەتی هەبوایە پرۆژەیەکی جدی من پێم وایە پێویستی بۆ نەدەبوو کە ڕیفراندۆم کە ڕەنگە کاک هاوڕێ لە ڕووی قانونی و کاکەلان باشتر لە من لێبزان. بەڵام بەڕاستیەکەی تۆ شتێکت هەیە بە پێی هەموو مەبادیئە ئاسمانی و ئەرزیەکان، بە پێی هەموو ئەو ڕێکەوتنانەی کە لە نەتەوەیەکردوەکان و لە ڕێکخراوە دەوڵەتەکان کراوە هەموو نەتەوەیەک مافی بڕیاردانی چارەنووسی خۆی هەیە. مادەمێ مافی بڕیاردانی چارەنووسمان هەیە معنایەوە مەسەلەی سەربەخۆیی دروستکردنی دەوڵەت حەقی مەشروعی خۆمانەوە حەقێکی ڕەوایە بە پێی هیچ بنەمایە کەس بۆی نەبێ ڕێگەمان لێ بگرێ. ڕەنگە ڕیفراندۆم گرنجەکەی ئەوە بێتەنها شەریعەتێکی گەورەتر بدا بەم داواکاری خەڵک لەو ڕۆکە ئەگەر بۆ نمونە لە کوردستان ڕیفراندۆم بکرێت و لە سەدا 90 خەڵک یا زیاتر دەنگ بدات بەڕاستیەکەی ئەوە وێنەیەکی گەورەیە کە مانایەوە زۆرینەیەکی یەکجار گەوری خەڵکی کوردستان لەگەڵ سەربەخۆیە. بەڵام من پێم وایە لەم بارودۆخەی ئێستادا ئێستا ئاماژەکانی ئەوە دەرکەوتووە کە ڕیفراندۆم و بڕیاردانی کاتی ڕیفراندۆم کە ئەبوو وەکو بەڕێزان باسییان کرد کە دەبێت وایە بە بنەمای یەکگرتنەوە و یەکێتی و یەکبوون بەداخەوە من پێم وایە بەرەو پەرتبوونی زیاترمان دەبا و بە ئاشکراش دیارە هەتاکو ئێستا ئەوەی کە من دڵنیام لە کوردستان
خۆی پێنج پارتە سەرچێکەوە باسیێوانی کە نەکەین پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتوو لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵ بە قەتعی ئەوەی کە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان من پێم وایە ڕازی نین و لە ئێستاشەوە گەر سایتەکان سیرکەیت و بەشێکی زۆری لە نووسەرەکانیش باسیەوەکان نابۆ ڕیفراندۆم ئەبێت تۆ حسابیەوە بکەی بە پێی و دەنگانی کە جەنابتان کۆتان کردەوە لە 130 خەڵکی کوردستان ئەگەرەوەی بە حیزبی حسابکەی ئەمە چووە دەرەوەی ئەو بازنەی کە پەیوەندی بە ڕیفراندۆمەوە هەیە لە 170 خەڵکم هێنێتەوە من دڵنیام یەکێتی و یەکگرتووی ئیسلامیش لەگەڵ ڕیفراندۆم نین بەو شێوەی ئێستا و ڕاستە سەرکردایەتەکان بەشدار دەکات هەردووچان لە حاڵەتێکی دووفاقی ئاژین هەڵوێستی هەردووچان زۆر لاوازە لەلایەک ناتوان واز لە بەرژەوەندەکانیان دێن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان چونکە دڵنیان بەرژەوەندی دارایی زۆر هەیە لە نێوانیان ناوە سەرکردایەتی یەکێتی بە تایبەتی و ڕەنگە هی یەکگرتووش ملکەتی ئەو بەرژەوەندیانن بە هیچ شێوەیە بێت لە مەسیری کورد ناکەنەوە لەو ڕۆوە بۆ نمونە هەر لە ئەمڕۆوە لە دەیان سایت و لە فەیسبوک ئەبینی باسیەوە دەکرێت کە کاکۆسترەت و کاکمەلا بەختیار و سعدی پیرە دەبێت دەربخرێن لە یەکێتی نیشتیمانی کە چونەتە کۆبوونەوەیەکەوە هەمووتان بینیوتانە معنایەوە ئەم حیزبە 20 سەرکردایەتی کۆبنەوە کە دژی ئەوەن هەرێکە لەم 20 سەرکردایەتیە بەشێک لە دەنگەکانی ناو یەکێتیان هەیە و ئەوەی کە من لە ناو سلێمانی ئۆم پێم وایە یەکێتی نیشتیمانی بۆ قاعیدەی کە هەیەتی بەو شێوەی کە ئێستاە بە تایبەتی لەبەرەوەی قاعیدەی یەکێتی هەتاکو ئێستش لە ژێر هەژمون و تارمایی ڕەوانشاد کاک نەوشیروان مستەفایە و ناتوان لەوە دەربچن و بە تایبەتی من پێم وایە باڵی بەهێز یەکێتی نیشتیمانیش ئەو باڵەیە کە دەیەوێت لەگەڵ گۆڕان ڕێبکەوە نایەوێت لەگەڵ پارتی ڕێبکەوێت لەبەرەوە هیچ ئەوەی کە ئومێد لەسەر ئەوە هەڵ ئەچنێ کە یەکێتی نیشتیمانیش دەنگ دەدا بۆ ڕێفراندۆم ئەگەر یارمەتیم لەکەتەوەکەم پێم وایە تووشی وەهم بووە یەکگرتووی ئیسلامیش من پێم وایە لە حاڵەتی دووفاقیە ئێوێ مەیلێکی لەگەڵ تورکیا هەیە مەیلێکی لەگەڵ پارتی هەیە زەختێکی ئەو لای لەسەرە و لەم لاشەوە ئەوێ وای نیشانی خەڵکدا کە تەسلیمی پارتی نەبووە یان لەگەڵ پارتی نییە من پێم وایە دەنگەکانی ئەوش هیچ جێی متمانە نییە بۆیە من پێم وایە لە 120 کەی دەنگەکانیش کەم دەکات ئەبێتەوە لەو حاڵەتا قسە لەسەر 150 دەنگەکان بکەی ڕوبەرێکی فراوانیش لە خەڵکی سەربەخۆیە یارمەتیم بدەی قسەیکە بەشێکی زۆریش کە ڕوبەرە ئاسایەکەی جەماوەری خەڵکی کوردستانە ئەوێسە لە خەمی بژێوی ژیانیدایە پێویست بوو پێشەوەی کە باسی ڕیفراندۆم کرێ بەڕاستیەکەی خاڵێکی کە گرنگە بۆ ئەو ڕایی کە کاکاوڕێ باسی کرد کە ڕای جەماوەرە ئەبوایە پارتی کە وەکو حیزبی یەکەم وەکو ئەوەی کە ئەو بەڕاستیەکەی ئێستا میکینگ دیسیژن تۆ خۆت دەیزانی بڕیار ئەو دروستیەکە ئەبایە پێش هەموو ئەوە کە ڕۆژی ڕیفراندۆم دیاریکە دەبایە هەڵدا باری بژێوی خەڵک چارەسەر بکە مەسەلەی ئابووری چارەسەر بکە ئەو قەیرانەیە لە خاڵەکانە ئاماژەیان پێداوە لە بەیاننامەی دوای یادگار ئاماژە بەمە دراوە هەست ئەەکەی لەم سێ مانگە خۆشیان بۆیان ینی خۆیان ئەزانن ئەوانەی خەریکی بڵێن ئەم پرۆسەیەن و کاری بۆکەن ئەگەر بۆ نمونە ئەم خاڵانە جێبەجێ نەکەن ئیقبال لەسەر ڕیفراندۆمەکە نابێ هەست ناکەیت گومانم هەیە لە ئامانجی ڕیفراندۆمەکە ئەگەر بەڕاستەکەی ئامانجەکە ئەوەیە کە ڕیفراندۆم سەرکەوتوو بێ و ئێمە بگەینە خاڵێکە زۆرینەی خەڵکی کوردستان ڕا لەسەر سەربەخۆیی بدات و دوای ئەوە بڕیاری سەربەخۆیی بدەین ئەمە خاڵێکی گەشەوە بڕوام وایە ئەوانەشی کە ئێستا لە عاتیفە و لە هەڵچوون و لە ڕقەوە دژین ئەوانەش ئەگەر دەنگیش نەدەن لەگەڵین بەڵام بەڕاستیەکەی تۆ ئەگەر بەڕاستی دەتەوێت ڕیفراندۆم بکەیت لە کوردستانەوە دەتەوێت ئەمەکە لە پێناوی ئامانجێکی زۆر گەورەیە من پێم وایە هیچ ئامانجێک لە کوردستانە گەورەتر نییە لەوەی کە تۆ سەربەخۆ بیت معنایەوە ئەگەر تۆ ئامانجی سەرەکیت سەربەخۆیی بێ هەموو شتێکی بە قوربانی سەربەخۆیی معنایەوە لەم حاڵەتا بەڕاستیەکەی وایە کە پارتی دیموکراتی کوردستان و کاک مەسعود کە ئێستا ئەوان بڕیاریان لەدەستایە ئەوە خاڵی یەکەمەوە بکە بە هەر شێوەیەک بۆ ئەبێ یەکەم هەوڵی چاکردنی بژێوی خەڵک و ژیانی خەڵکدا خاڵی دووەم ئەبێ بەبێ هیچ مەرجوبەندێک هەموو ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی کە ئێستا بزوتنەوەی گۆڕان تووشی حاڵەتێکی شۆک بووە لەبەرەوەی ڕێکخەرەکەی کۆچی دوایی کردووە من پێم وایە ئێستا باشترین کات بووە ئەوەی هەم شێوەیەکی دڵنەوایی تایە هەم شێوەیەکی نیشتمان پەروەرانەی تایە ئەگەر عەتا لە جێگای کاک مەسعود بەرزانی بوایە بەبێ سێ و دوو پێشەوەی کە خەڵکە کۆکەمەوە بڕیارمەدا و ڕامەگەیان فەرموو یوسف محەممەد صادق وەرەوە بڕۆ سەر کورسێکەت فەرموو سکرتێری پەرلەمان بڕۆنەوە سەر کورسێکەتان پەرلەمانەکەتان کاراکەنەوە بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە فەرموو وەزیر و بەڕێوە بەرە دەرکراوەکان وەرنەوە ئەمە خاڵ یەکەمە بۆ ئەوەی کە تۆ بتەوێت بەڕاستیەکەی مساڵەحە بکەیت و بارودۆخەکە هادی بکەیتەوە لەگەڵەوە بێتەوە بارودۆخی ناوخۆی کوردستان ئاسایی بکەیتەوە پارتی تووشی وایمێک بووە ئەوی ژوەنی ئەوەیە کە پێی وایە ئەو لەسەر بنەمای ئەوەی کە بەشێک لە سەرکردایەتی یەکێتی بەشدار دەبن لە کۆبوونەوەکانی و بەشێک لە سەرکردایەتی گۆڕان ئەم ڕوبەرەی ئەم لای
وەرگتووە ئەم ڕوبەرەی ئەم لا من بۆ خۆم هاوڵاتێکم کە حیزبینیم لە دەرەوەم لەناو خەڵکم خەڵکی زۆری شەبینم زۆرێک لەو خەڵکانش کە حیزبینین هەتاکو ێستا بە دەگمەن کەسێکە بینم کە بڵێ من ئەڵێم بڵێ هەمووانش حەزیان لە سەربەخۆیە بەڵام ئەوان پیان وایە ئەمە تەنها ئامرازێکە بۆ ئەوەی کە یا ڕێگەیەکە بۆ ئەوەی بەڕاستیەکەی کە قەیرانەکانی ژیانی خەڵک کە چێشەکانی ژیانی خەڵکی پێ بشاریتەوە کە قەیران سیاسەکانی پێ بشاریتەوە بۆ ئەوەی ئەمە لە کۆڵ خۆت بکەیتەوە اینجا هیوادارم ئەم قسانەی ئێمە بگاتە شوێنی خۆیەوە من پێم وابوو کە سەرکردایەتی یەکێتی و یەکگرتوش ئەم جارە کە چوونەوە کۆبوونەوەیە نەک لە ژێر لێەوە وەڵای ئێمە لەگەڵ ڕیفران کاراکردنەوەی پەرلەمانن ئەوە بەڕاستەکەی دیزە بەدەرخۆنەیە ئەوە خۆ دزینەوەیە دەبوو بە ئاشکرابیان تا جەنابی کاک مەسعود مەسئولی یەکەمی لێرە ئیمزای کە پەرلەمان وەکو ئەوەی ئێستای هەیە کارا بێتەوە 4مان 5 6مانیەوە یوسف محەممەد صادق ئەگەر دێ بە نافلێریش ناتوانێت هەموو شتەکانی کوردستان بگۆڕێ هەم شەرعێتێکە دەیتەوە بە هەڵبژاردنەکەت هەم جۆرێک لە چترێکیش دروستەکەی ئەگەر چترێکی باشیش نەبێ ئەتوانی زۆرینی خەڵکی لە ژێرا کۆبکەیتەوە زۆر سپاس دەکەم من دواتر دێمە وڵات بۆی قسە لەسەرەوە بکەین لە قۆناغی داهاتووە ئایا حزبەکان دەتوانن پێکەوە دانیشن و بەرەو ڕفراندۆم بچن پێکەوە هەمویان پێکەوە کێشەکان چارەسەرکەن سوپاس دەکەم مامۆستا کاگاوڕێ بێمەوە لای جەنابەت باس لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کرد و وەکو باس شەکرێت و لە کۆبوونەوەکەش ئاماژەی پێدراوە لەوێش لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم چ لە کەرکووک بێت چ لە خانەقین بێت تەواوی ناوچەکانی تر ڕفراندۆم ئەکرێت وەکو وەزانی ئەمە لە دەستوری عێراقە پێوترێت ناوچە جێناکۆکەکان یاخود ناوچە کێشە لەسەرەکان ناوەکەی بەخۆیەوەیەتی ڕفراندۆم لەوێ بکرێت ئەنجامەکەش وەکو وترێت کوردایەتی هێشتا لەوێ کوردایەتی دوای ڕاپەڕینی باشوورە چۆن لەم بەشەی بڵین باشوور ئاوا بوو لەوێ ئاوا بەدڵگەرمیەوە کرێت ئەگەر زۆرینەی ڕاهابێت حکوومەتی عێراقی چۆن مامەڵەی لەگەڵ ئاکات بە لە بەرچاوگرتنی ئەوەی حکوومەتی عێراقی بە فەرمی بە شێوەیەک لە شێوەکان ڕایگەیاندووە کە ئەبێت گەلی عێراق بڕیار بدات کە هەرێمی کوردستان سەربەخۆ ئەبێت یاننا گەلی عێراق ئەنی ئەو 35 ملیۆنەی کە هەیە هەمووی دەنگبات ئەوەی مافی دەنگدانی من وەڵامی و پرسیارە بەم جۆرەیە دەمەوە ئێمە تەماشای سێ ئەزمون کەین ئەزمونی دروستبوونی ئیسرائیل لە ساڵی 1948 ئەزمونی مەملەکەی ئوردنی هاشمی و ئەزمونی حکوومەتی هەرێمی کوردستان ئیسرائیل گەورەترین زلهێزی دنیا ئەمریکا و بەریتانیا لە دوای جەنگی جیهانی دوام بەو هەموو هێزە گەورە و لۆبیە گەورەوە دەوڵەتیان بۆ جوولەکە دروست کرد بەڵام لە دوای دروستبوونەکەی دەوڵەتەکە تووشی تەحەدایەکی گەورە بوو ڕاستە هاوکێشەی هێز لە بەرژەوەندی ئیسرائیل وەڵام عەرەبەکان کۆبوونەوە کە بچن ئیسرائیل بسووتێنن و ئەگەر هاوکاری سەربازی و بە دەنگەوە هاتنی ئەمریکا و بەتایبەت بەریتانیا نەبووە هەر دەوڵەتەکە لە ناوچوو مەبەستی من ئەوەیە کە بڵێم ئیسرائیل کە دەستکردی هەموو خۆر ئاوا و هەموو زلهێزی دنیا بوو دیاردەی دروستبوونی دەوڵات لە دایکبوونی دەوڵات دیاردەیەکی وا ئاسان نییە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەم چکە مەقسە لەسەر دەوڵەتێکی مێژووی ئەوروپایی ناکەین کە لە ئەنجامی گەشەیەکی مێژووی سروشتی چەند خێزانێکە بن بە کۆمەڵ چەند کۆمەڵێکە بن بە دەوڵات ئەڕۆن بەرەو شۆڕشی پیشسازی ریفۆرمی ئاینیەکان ئەڕۆن بەرەو ڕەنیسانس دەوڵەتێکی ئەلمانی مۆدرن دروستەکان دەوڵەتێکی مێژووی دروستە بێت دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتێکی دەستکردە ئەمە بێ ڕێزیکردن بۆ گەلەکان نییە نمونەی دووەم ئوردن کاتێک کە شەریفی مەکە شەریفی حسێن لە ساڵی 1916 شۆڕشی گەورەی عەرەبی ڕاگەیان دژی ئیمپراتۆریای عوسمانی ڕاپەڕی لە ساڵی 1970 شتێکیان دروست کرد بە ناوی میرنشینی ڕۆژهەڵاتی ئوردن لە ساڵی 1970 بەریتانیەکان وتیان دانی پیانانی لە ساڵی 1923 بەریتانیەکان وتیان باشە دانیشی پشکۆلی پیانین بەڵام ئێوە جێگەتان نابێتەوە لە ساڵی 1946 ئینجا سەربەخۆیی وەرگرت دوای ململانێ لەگەڵ ئیمپراتۆریای عوسمانی لەگەڵ دەوڵەتی بەریتانی ئینجا بەم جۆرە بوو بە دەوڵەت کە بوو بە دەوڵەتیش جاریش کرد لە ململانەی عەرەبی ئیسرائیلی توزیشی مابوو ئیسرائیلەکان هەموو ئوردنیش بگرن ئەزموونی حکوومەتی هەرێمی کوردستان کە 92 حکوومەتی هەرێم دروستە بێت ئەگە بڕۆیتەوە بۆ ئەو سەرچاوە مێژوویانی کە بەداخەوە سەرچاوی کەمیشن بەڵام کەسەکان کە لە ڕووداوەکە بوون ماون کە بیرۆکەی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پێیا بوو هەنێ لایەن و کەسایەتی کە ئارەزوو ناکەم ناوەکانیان بێنم ئەوت نابێ حکوومەتی هەرێم دروست بێ ئێمە شتێکمان نەبێ ناوی سەرۆکی حکوومەت بێ و ناوی وەزیر بێ و ئەنجومەنی وەزیران بێ و بەبێ یەک و دوو حکوومەتی عێراقی ئەمانگرێتەوە بە تایبەتی کۆڕەوەکە ڕوویا بوو جاریش کە دەربە دەرەبینەوە وەگەر عێراقیش نەیە سوپای تورکی دێ و هەر لە ناومانە با ئێمە بڵێن سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و مستەحیلە یادی بەخێر کاک نۆشیروان مستەفای کێک بوو لەو کەسانی کەوتی نەخێر
ئێمە مەجلیسێکی حکمی ئیداری زاتی وەکو سەردەمی بەعز دروست ناکەین حکومەتی هەرێم دروست دەکەین بە ئیرادی خۆشمان دروستەکەین و فعلەن حکومەتی هەرێمی کوردستان بە هەموو کەم کورتیەکانیەوە بوو بە حکومەتێکە بوو بە ئەمری واقع بوو بە دیفاکتۆ خۆی مەگەر حکومەتی هەرێممان نەبووایە دوای ڕوخانی سەدام حوسێن کەس فیدراڵی پێ ناداین ئەو فیدراڵیکە ئێمە وەرمانگرتووە بەشێکی زۆری بەرهەمی ئەوەیە من جێگریەکمان نەبوو حکومەتێکی هەرێممان نەبووە کە دێمەوە سەرباسی ئەم سەردە تاریخیە بۆچی ناوچەی جێناکۆ ناوچەی جێناکۆک بەڕای من لەم دۆخەیە لەم کاتە هەستیارەیە ئێمە نابێ یاری بە هەست و سۆزی خەڵکی تر بکەین پێش ڕیفراندۆم بۆمان دەرکەوتووە کە نەتەوەی عەرەب ئارەزوو ناکەن بێنە سەر هەرێمی کوردستان و ئەمان لە سەدان شوێن وتووە نەکرد وتویانە بەڵکو وەکو ئیهانەیە بینن من لەوە تێناگەم ئێمە چ بەرژەوەندێکمانەیە خەڵک بە زۆر بخینە سەر هەرێمەکەی خۆمان بیخینە سەر دەوڵەتەکەی خۆمان یعنی من ئەم قسەیەم بۆ بێڕێزیکردن نییە باشە ئەو خەڵکانە زانکوی زۆر پێشکەوتوی گەوران هەیە فەیلسوفی گەوران هەیە کە ئێمە چۆن کاتی خۆی لە ئەڵمانیا زانا و عولەماکان چون بۆ ئەمریکای گەوران دروست کرد حەویجە ناوچەیەکی کوشتوکاڵیە توور و خەیار و کەوەر و کەرەوزەکەن ڕێزێکی بەپایانم بۆ هەموو ناوچانە هەیە و هیوای داهاتوویشی باشیان بۆ خوازم بێنە سەر هەرێمی کوردستان هێنە سەر هەرێمی کوردستان چییە؟ ئینی من تێناگەم ئێمە بۆ ئەم میثالیاتەمان چی بەنسبەت کوردەکانەوە بەڕای من ئێمە پێش هەموو شتێک یەکەم شت لەسێ ئەم سێ شاری خۆمان دیارە ئێمە بێگومان نیشتیمانی ئێمە وەکو نەتەوەی کورد نیشتیمانێکی گەورەترە کاکە خۆ نیشتیمانی ئێمە بەس مادی 140 نییە ئامەدیش نیشتیمانی ئێمەیە سنە و مەهاباتیش نیشتیمانی ئێمە بەس خۆ ئێمە ئێستا دەتوانین بچین لە ئامەد بڵێن ڕیفراندۆمەکەی کاگاڵڕێ هەست ناکەین ئێمە باسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ناکەین هەر یەکسەر ئەو گوتارە بڵاو بۆایەت و بیانتە ئەوە لە ئێستاوە دەستبەرداری کەرکووک بوون نەخێر من قسەکەم بەم جۆرەیە ئێمە بیکەین بە دوو خۆناغەوە من وەکوتم بەڕاستی ئێمە ئەگەر ئەم بابەتە پەرلەمان هەبوایە یعنی کاڵین پەرلەمان تەنها بەسماندام و دەستگایشی قانونی نییە بوو بە تەکبیریشی نیشتمانی من باسی ئەوە ناکەم هاوشێوەی ئەنی ئەم قسەیەم بۆ بێڕێزیکردن نیە وەکو سەردەمی بەعس کۆمەڵێ جامانە بەسەری جاشی کارتۆنی هێنابوو دە 12 حیزبی کارتۆنی دروست کردبوو ئەمە بە حساب نوێنەری کوردن نەچون بۆ بەغا لەگە سەدام حوسێن و عزە دووری دانیشتن ئەو سەید ڕئیس شعبی کوردی ئاوا داوا لێکە ئێمە بێ لەگەڵ نوێنە ڕاستەقینەکانی تورکمان و کلدان و ئاشوور قسە بکەین ئێوە ئەتانەوێ بێنە سەر هەرێمی کوردستان ناتانەوێ ئازادن حکمێکی زاتی تورکمان بۆ خۆیان حکمێکی زاتی عەرەب بۆ خۆتان ئەتانێ بچینە سەر بەغا سەر چاوم ئەو ناوچانەشکە کێشەمانەیە هیوادارم خەڵکی ئەو ناوچانە لەم قسانەی من بێزار نەبن من لەگەلی کوردستانی شەمان قسەم کردووە و سیاسیەکانی کوردی شەمان قسەیان کردووە نامەوێ ناویان بێنم بەڵام لەسەر تەلەڤیزۆن نایڵێن ئێمە پێویست ناکات لەسەر هەندێشن بە دوای شەڕی خوێناوی یابکەڕین ئەم جوگرافیایە توانین دابشکەین ئەمە بێڕێزیکردن نییە بەرامبەر بە خاک و مێشوو هیچ نەتەوەیەک خاچی خۆی نافرۆشێ دەستبەرداری بستێ خاچی خۆی نابێت بەڵام ئەڵمانیا نزیکەی 200 کیلۆمەتر مشکلەی هەیە لەگەڵ نەمسایە بەڵام خۆ ئەڵمانیا و نەمسا ناچن لە 200 کیلۆمەتر شەڕەڵگی سێنن ئەم قسەی من بۆ بێڕێزیکردن نییە من ئەڵێم ئێمە ئەو خاکە خاچێکی بەپیتە کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە خاچی ئێمەیە بەڵام ئێستا خەڵکی تریشی تایە با دابنیشین بە دوای ڕێگایەکی ئاشتیا بگەڕین بەڵام تۆ ڕێفراندۆمکەی لەو ناوچانە جارێک کەرکووک نیوەی بەدەست تیرۆریستەکانەوەی و بە دڵنیاییەوە عەرەب بایکۆتیەکە ئەنەگەمە ڕێفراندۆمیش بکەین عەرەبەکان ناچن بۆ ڕێفراندۆم ئێمە بێ ڕێبکەین لەگەڵ حکومەتی عێراقی هەندێک ناوچە هەیە کێشەی لەسەر نییە هەندێک ناوچە هەیە کێشەی لەسەرە خانەقین لە ڕووی قانونیەوە کێشەی لەسەرە بەڵام لە ڕووی واقعیەوە کەس کێشەی لەسەر نییە هیچ کێشەیەشی لەسەر نییە کەواتە جارێ ئەوانەی کە کێشەی لەسەر نییە بە گفتوگۆیەکی هێمنانە ئەوانە بێنەوە سەر هەرێمی کوردستان ئەوانەی کە کێشەی لەسەرە بە دوو خیارا بگەڕین خیاری دابشکردن ئەو ناوچانەی کە زۆرینەی عەرەبنەوە ئازادن بۆ خۆتان محافظەیەک دروست دەکەن بۆ خۆتان هەرێمێک دروست دەکەن سەر بە سعودیە بن سەر بە تورکیا بن سەر بە بەغا بن هیچ کێشەی ئێمەیە ئێمە بە دوای ڕێگایەکی ئاشتیا بگەڕین دەوڵەتی کوردی بە شەڕ دروست نابێت چکە ئێمە مقاوماتی شەڕکردنمان پێ نییە کاڵە مقاوماتی شەڕکردنمان پێ نییە حەزەکەم سەرنجی شتێکتان بۆ ڕابکێشم باسی شتێکتان بۆ بکەم من زۆر نیگەران بووم کە ئەو بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمم بینی بڕگەیەکی تایە بوو کاڵە ئێمە داوا لە کۆمپانیاکانەکەین پیتا کۆ بکاتەوە من وەکو کوردێک یعنی هیوادارم ئەمە بە ڕخنەیەکی نیشتیمانی وەربژیرێت یعنی حکومەتی هەرێمی کوردستان 25 میلیۆن دلاری نییە بۆ ڕێفراندۆم وڵاتانی دنیا من دوێنێ شەو لە تویتر سەری هەندێک کەناڵی بەزانم کرد خۆت لە مەجالەکە 25 میلیۆن دلاری بەڵێ لەوەش کەمتریەوێت دوێنێ من سەری هەنێ لە تویتر سەری هەندێک هەواڵی ئەوروپی ئەوانم کردووە کە نووسیویانە ئاڵێن ئەوانەیانەوێ ڕێفراندۆم بکەن بۆ دەوڵەتێک بەڕام پارەی ڕێفراندۆمەکەیان پێ نییە ئێمە تاکەی هەر بە ڕەزیلی و کوڕوزانەوە کورد میلەتێکی سەربەرزە پارەمان پێنیە چییە تاکمان پێنیە چییە دێمەوەلا بۆ قسەکردن لەسەر لایەنە هونەریەکە سوپاس دەکەم مامۆستا ئالان کاگۆ شار زێباری بۆ یەک دوو کەناڵی غەیرە کوردی قسەی کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە هەندێک کەناڵی ڕاگەیاندن
والێک دراوەتەوە کە پارتی لە ئێستاوە پاشەکشەی کردووە لە دەوڵەتی کوردستانەوە تا ئەڵێ ڕیفراندۆمەکەین بەڵام ڕیفراندۆمەکە مەرج نییە بۆ سەربەخۆیی بێت. گەر جەنابتان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتین، ئایا فعلەن ڕیفراندۆم بۆ سەربەخۆییە یان تەنها ڕیفراندۆمەکرێت و ڕێی خەڵک بزان و دوایەوە ڕەنگە باسی سەربەخۆی دەوڵەتی کوردستان دەردەکرێت؟ زۆر باشە، هەندێک کۆمنتی گشتیم هەیە بیخەمە پێش وەڵامانەوەی پرسیارەکە بیخەمە دوای وەڵام. چۆن پێ خۆشەوای؟ باش، وەڵامی ئەوەی کاگوشارە دەم و پاشان لە سیاقی عامە هەندێک کۆمنتی گشتی لەسەر بابەت. کاگوشار زێباری لە مانگی یەک لەگەڵ کەناڵی شەرقی نیوز دیدارێکی هەبوو لەگەڵ عامر ئیبراهیمە لە C5 دیدارێکی هەبوو لەگەڵ لە بەرنامەی طبعا محدودە هەل لەگەڵ عامر ئیبراهیم ئەمانە و پرسیارەی لێیەکە کە بەداخەوە بە تەسەڕوفێکی نامەسئولی ئەعلامی هەندێک لە ئەعلامی کوردی تۆزێک شێواندوێتی نەک تۆزێک زۆری شێواندوێتی لە دەی 6 دوێنێ لە عەرەبی حەدەث کاگوشار زێباری هەمانەوە قسانی کردوێتەوە کە لە مانگی 1 و لە مانگی 5 کردوێتی. نەستی قسەکانی کاگوشار زێباری ئەگەر ئیجازەم بدەی حەزەکەم بە عەرەبی پێت بڵێم بۆیە خەڵک بزانێەوە نەسەکەیەتی دوایش پوختەکەی بە کوردی باسەکەین. کاگوشار لە وەڵامی پرسیارێکە کە لێیە پرسن وا وەڵامەیەتەوە ئەڵێ قبل 14 سنة جربنا بناء عراق ديمقراطي فيدرالي، ولكن بعد 14 سنة لقينا عراق غير اللي ردناه، وبالتأكيد سنستفتي مع شعبنا من أجل تحديد حق المصير لكردستان، ولكن راح لن نعلن الدولة في اليوم الثاني بعد الاستفتاء. اما دقي او تاني كاغوشار كلوسي برنامج تلفزيونيا اما جنب دا كاغوشار له اما رابرسيكين بو دياريكرني حقي تقريري مصير عراق ما تجربه كرد لسر اساسي توافق وتوازن وشراكه عراقي فيدرالي ديمقراطي دواي 14 سال بمن صاله سوينا جردة الحساب جردي حساباتي خو ما كردو عراق قدرنا شو كما ما نيست لبرو بالريال ما داور رابرسي بكين رابرسيكش ما بو تحديد حقي مصيره بلام اما قسيشي زور واقعيه روجي دواي رابرسيكيك سد دولة اعلان ناكري بروسي زور واقعيه هل كاغوشار بو خوي نموذجي بريطانيا ريفراندومي بريطانيا بو درچون ليشتي اوروبا نتو كسياقي شي زمنيه بو تنفيذ كرنيام كاروبار اما سبارت بو يدواني كاغوشار كبداخه ولا عندي ميديا انحرافي شي زوري بيكرا كومنت گشتیەکانم کاگ یادگار یەکەم ناوچە کوردستانەکانی ئەوەی کە پێوتە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان زۆرینەی دانیشتوانەکەی کوردن ئێمە پێویستمان بە دایالۆگ هەیە لەگەڵ تورکمانەکان لەگەڵ عەرەبەکان و مافی ئەوانیش نابێت ڕەت بکرێتەوە مافی ئەوانیش لە چوارچێوەی دەوڵەتی کوردی و ناڵێن دەوڵەتی کوردی ئەڵێن دەوڵەتێکی کوردستانی لە چوارچێوەی دەوڵەتێکی کوردستانیە دەبێت زامن بکرێت و ناشبێ ئەم پرۆسەیە بکەینە پرۆسەیەکی چەند بەش هەڵەیەکی مێژوویە و ئەگەر بەرگاریش لەوە نەدرا ڕیفراندۆم لەو ناوچانەشا بکرایە ئێستا قیادی سیاسی کوردی زۆر لەو ماکرا بەڕاستی بڕیارێکی زۆر بیوێرانەیە کە بڕیارەکە وا دراوە ئەو ناوچانش زۆربەی ناوچی کوردستانی دواتر تۆ بڕیارە دەی بەوەی کە ڕێی خەڵکی ئەو منتیقەیە هەرچیەک بێ التیزامی پێوەکەی ئەگەر لەگەڵ ئەوە بێ لە چوارچێوەی دەوڵەتێکی کوردستانیە لەگە کوردستانی عێراق ئەم کوردستانی عێراقی کە ئێستا هەیە بمێننەوە ئەوە دەستنە چوارچێوەی و دەوڵەتەوە ئەگە بڕیاریش بێ نێنە سەر ئەو دەوڵەتە لەگەڵ ئەم دەوڵەتە نەبن ئەوە بڕیارێکە خۆیان تەحملی ئەو بڕیاری خۆیانەکەن و ڕێی هاوڵاتیەکان خۆیانە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم لەسەر وەزعی داخلی کوردستان من حەزەکەم پەیامەکان بە ئاراسیەکی نەرم بن بە ئاراسیەوە بن کە هێشتا زەمینەی دایالۆگەیە بەڕاستی زمینی دایالۆگەیە لە نێوان هەموو پارت و لایەنە سیاسیەکانە سێ مانگی ماوە ئەم پرۆسەیە نابێ وا بخوێنرێتەوە پرۆسەیە کە لەبەرەوەی تەشەنوجی سیاسی لە بینی دوو لایەنی سیاسی هەیە ئیتر لایەنێکی سیاسی بکەوێتەوەی کە لە ڕقی فڵانە لایەنی سیاسی من دەنگ نادەم بەم پرۆسەیە زمینەی دایالۆگەیە زمینەی قسەکردن هەیە زمینەی یەکتێگەشتن هەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی بگونجێ بۆ ئەم پرۆسەیە پێویستە بە هەمومان بە مەسئولیەتێکی جەماعی بە هەمومان ئەنجامی بدەین هیچ کەس لە بەرخاتری پارتی دیموکراتی کوردستان دەنگ نادا و لە بەخاتری یەکێتی دەنگ نادا و لە بەخاتری گۆڕان دەنگ نادا خەڵک دوجار بۆ خۆمان دەنگەدەین هەمومان بۆ حیزبە سیاسیەکانمان نییە نابێ بیکەینە منەت پارتی دەنگەدا لەبەرەوەی پرۆژەی یەکێتییان یەکێتی دەنگەدا لەبەرەوەی پرۆژەی پارتیە پرۆژەکە پرۆژەی هەمومانە پرۆژەی خەڵکی کوردستانە ئێستا تەبەنی کراوە من لەم ڕوویای خوێنمەوە تێگەم لە نیگەرانەکان تێگەم دەزانم ناوماڵی کوردی پێویستی بە ڕێخستنەوەی زیاتر هەیە دەزانم پێویستمان بە تەفاوماتی زیاتر هەیە بەڵام بیرتان نەچێ هەمووی 4 ڕۆژە ئەم قسانە ئەم ڕێکارانە گیرا بۆی کە 25 جینۆ بکرێتە ڕۆژی ڕیفراندۆم هەنگاوی دواتری بشی بە دووادا هاوڕای کە لایەنەکان ئەگەر پێکەوە ڕێک نەکەون بەرەو ڕیفراندۆم هەنگاو بنێن کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر پرۆسەکە من ناتوانم بڵم کاریگەری نەرێنیە بێ بەڵام ئەڵێم ئەو قسەی کاگاوڕێ کەوتی ئێمە گەلێژین خاوەن یەم جینۆساید و خاوەنیم هەموو قوربانین باشترێکە
خۆی لە ڕووی قانونی و شکلیەوە کاگاوڕەشە زانێ 50 زایدەن یەک پرۆسەکە دەربازەکە بەڵام لە ڕووی معنەویەوە ئێمە نامانێن پرۆسەیەوا بێت دەمانێت هەموو خەڵکی کوردستان ئیجماعی لەسەری هەبێ لانی کەم هێزێکی معنەوی زیاتر بەڵێ هێزێکی معنەوی زیاترەدا ئەمە بە دایالۆگەکرێ بەتکاوە من داوا لە میدیاکەم و داوا لە نخبەی ڕۆشنبیریەکەم و داوا لە مامۆسایانی زانکۆ و گشت ئەو کەسایەتی فیگەرانەکەم کە لە کای کۆمەڵاتەکانە کارەکەن ئەگەر بمانەوێت زەرەر لەم پرۆسەیە نەدەین دەبێ ئەم پرۆسەیە بە پرۆسی پارتیکردن نەکەین بەڕاستی بە یەشێتیکردنی نەکەین بە یەکگرتووکردنی نەکەین بە گۆڕانکردنی نەکەین ئەم پرۆسەیە پرۆسەیەکی نیشتیمانیە چەند سەروەری بۆ پارتی دیموکراتی کوردستان هەیە بە هەمان شێوەش بۆ یەکێتی بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ کۆمەڵ بۆ سۆسیالیسم بۆ براتورکومان و مەسیحی و ئاشوری کوردستان لەبەرەوە گرنگە خیتابی هەمومان موجه بێ بەوەی کە ئەم پرۆسەیە پرۆسەی هەمومانە و ئەم دەنگدانێکە بۆ ئایندەی هەمومان وابەستنیە بە پارتی دیموکراتی کوردستانەوە دەکرێت دوای 10 ساڵی کە پارتی دیموکراتی کوردستان هێزێک نەبێت لە دەسەڵاتا بێ بەڵام هێزێک بێ لە ناو دەوڵەتی کوردیا بێ دەکرێت بزوتنەوەی گۆڕان هێزێک بێ لە دەسەڵاتا بێ بەڵام لە ناو دەوڵەتی کوردیا دەسەڵاتا بێ لەبەرەوە پێم وایە ئەگەر بمانەوێت زەرەر لەم پرۆسەیە نەدەین دەبێ ئەم پرۆسەیە بەرجێکی حیزبی بەسەرا نەکەین ئێمە خۆمان خاوەنیەوەین کە مافی خۆمان دەبڕین وەکو پارتی دیموکراتی کوردستان یعلانی ئەومان کردو پرۆسەکە پرۆسەیەکی نیشتیمانیە جەماعیە پەیوەندی بە هەمومانەوە هەیە نە بە شەخسی دەکەین نە بە ئینجازی تا کەسێکی زین نە بە ئینجازی خۆمان نەزین مامۆستاعاتە دوای کۆبوونەوەی لایەنەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا دوایەوەی بەیاننامەیەکیان دەرکرد لە ئێستادا قسە لەسەر ئەوە هەیە کار لەناو کۆبوونەوەکە بڕیار لەوە دراوە کە سەردانی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بکرێت بۆی بێنە ناو پرۆسەکەەوە هەمووان پێکەوە لە ناو پرۆسەکە بن و بە شێوەیەکی نافەرمیش من زانیاریەکەم دەستکەوتووە کە بزوتنەوەی گۆڕان ئەڵێ پێشوازی لە هیچ وەختێکی حزبی ناکەین بۆ قسەکردن لەسەر ڕێفراندۆم من ئەمەوێت لە دوو دیوە ئەم وەڵامی پرسیارەکەم بیتەوە ئەمەی گۆڕان کە ئامادەنیە ینی وەک جاری پێشوو پێشوازی لە هیچ وەختێک بکات تا چەندە منطقی و باشە و ئەوەی لایەنەکان کە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانەڵێ هیچ نیەت باشیەک بەدی ناکرێت ئەگەر هەبووایە بۆیە پەرلەمانیان کارا بکردایەتەوە ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت و ئایا کارێکی باشە کە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی خۆیان لە دەروی پرۆسەکە ببینن خۆی بەڕاستی ئەگەر لە ڕووی واقعیەوە سێریەوە بکەین بەداخەوە من یعنی بەنیگارانیەوە سێری هەموو حیزبەکانی کوردستانەکەم گومان ناکەم لەو خەباتێک کە لە ڕابردوو کراوە بەڵام گومان لەوە دەکەم کە ئێستا هیچیان بەتەمای ئەوە بن لە ئایندەی کوردستانە فەرمانڕەوایەکی ئەو تۆ بکەن کە جێگەی ڕەزامەندی هەموو خەڵکی کوردستان بێ و ئەو فەرمانڕەوایش فەرمانڕەوایی دەوڵەتداری بێ بزوتنەوەی گۆڕان ئێستا لە بارودۆخێکی پەشێوایە لە بارودۆخەکە بەڕاستیەکەی سەرچاوەی قەرار لە ناو بزوتنەوەی گۆڕان بەداخەوە نەماوە ڕەنگە لە فترەیەکی کە ئاسایی بنەوە ڕێکخەرەکەیان تازە کۆچی دوای کردو من پێم وایە ناتوانن بە ئاسانی بڕیار بدەن بەڵام لەگەڵەوەشا من جاری کەش وتومە من هیچ هەر چۆن گومان لە دڵسۆزی بەشی زۆری خەڵکی کوردستان و ئەو هەموو خەڵکەش ناکەم کە خەباتی کردووە بزوتنەوەی گۆڕانیش هەمویان کوڕی ئەم میلەتەن و من پێم وایە ئەگەر لە کوڕە هەرە دڵسۆز و خەباتیارەکان لەبن ڕیزی پێشەوەن لەبەرەوە باو حقیقەتە بزانین بەڵام بەڕاستیەکەی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان کە بڵێن ئێمە پشت لەوە دەکەین کە بەشداری ڕیفراندۆم بکەین یان ئێمە پێشوازی لە هیچ وەختێ ناکەین یا هیچ دایالۆگێک ناکەین من بۆ خۆی ئەم بۆچوونانم پێ باش نییە هەموو ئەم بۆچوونانەی کە دوور بە دوور کێشەکان چارەسەر نابن ئەبێ دانیشن جا قسم لەسەرەوەیە ئەگەر من بڕوامان بەوەیە کە ئێمە هەنگاوانین بەرەو کۆمەلگایەکی هاوچەرخ بەرەو کۆمەلگای مەدەنی ئەبێ بڕوامان بەوە بێ کە هەموو کێشەکان بە دایالۆگ بە گفتوگۆ بە پێکەوە دانیشتن چارەسەرەکرێن بەڵام کاتێک کە من دەرگاکان دابخم معنایەوە هیچ مبادرەیەک و هیچ شتێک نییە بۆ بڕێککەوتن بۆیە پێم وایە ئەو هەڵوێستی گۆڕان هەڵوێستێکی دروست نیوە هیوادارم ئەوە هەر قسەی ناو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان بێ قسەیەکی ڕاست نەبێ من پێم وایە حکەمای ناو گۆڕان و پیاوە عاقڵەکانی ناو گۆڕان و پیاوە بەزمونەکانی ناو گۆڕان ئەوان چاک تێگەن لەوەی کە دەرگا داخستنی گفتوگۆکان چەندێک کارەساتەوە بەشی زۆری ئەو گیرگرفتانی کە کوردستان لە مێژووی 50 ساڵی ڕابردووە کە دووشاری بۆ هەمووی لەو کاتانە بۆ کە دەرگای گفتوگۆ داخراوە بۆیە من ئەمن لایەک پێ باش نییە بەڵام گریمان ئەمان لەلایەک دانین و کەمە هەڵوێستێکی باش نییە من هەڵوێستی لای بەرامبەریشم پێ باش نییە بەڕاستیەکەی کە تۆ بە تەمای ڕیفراندۆمی لە کوردستانێکا کە پێویستی بە زیاترین ڕائە پێویستی بەوەیە کە ڕای هەموو خەڵکی کوردستان بۆ ئەوی پاڵپشتێکی معنەوی گەورە هەبێ بۆ تۆ ئەمە بخەیتە بەردەمی خەڵکی عێراق ئەمە بخەیتە بەردەم دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی جیهانی کە ئەمە هەموو خەڵکی کوردستانەکەی منەوە بەم شێوەیە داوای سەربەخۆیی دەکەن بۆیە وەکو جاری پێشوو وتم من پێم وایە لەوەشا پارتی دیموکراتی کوردستان دەبێ بەڕاستی مقەسیر نەبێت لەوە گریمان ئەوەی گۆڕان هەڵەیە بەڵام دەبێ ئەو بەڕاستی
مبادرەی تری هەبێ مبادرەوە نییە کە مبادرەی چۆن بوون مبادرەی جارێک کە ئەچمەوە سەر ئەو خاڵە گرنگە دووشتی سەرەکی هەیە کە ئەبێ پارتی لە ئێستا بیکات لەبەرەوەی بڕیار بەدەستیەوە یەکەم کارەکردنەوەی پەرلەمان نەک بە منطقی یەکگرتو بە منطقی یەکێتی نیشتیمانی هەر بۆ ڕازیکردنی خەڵکو بۆ ئەوەیە کوڕێسی و لە باخەڵەکەن لای گۆڕان و کۆمەڵی ئیسلامیەڵەن ئێمە لەگەڵ ئەوەی کە کاران بکرێتەوە بەڵام لە لاکەی کەش هیچ قسێکیان نییە قسێکیان نییە هەروەکەوەی کەوە من پێم وایە کاراکردنەوەی پەرلەمان گۆڕان مەرجێکی داناوە من حەزم ناکەرەوە مەرجەی وا دابنایە کە مەرجێکی مستعسی بێ ئەوان ئەڵێن مەرجی ئێمە ئەوەیە کە دەبێت دکتۆر یوسف بچێتەوە سەر کورسی پەرلەمان دنیا بەوە ناگۆڕێ کابە کەس نابێ کوردستان ئاوادانترە بێتەوە دڵنیام وێران نابێ فەرمو پارتی دیموکراتی کوردستان بڕیاردا کاک مەسعود بڕیاردا با دکتۆر یوسف بچێتەوە سەر کورسی پەرلەمان ئەم خاڵە و هەر بەمەش تەواو نابێ ئەوەش چارەسەر بکەن کێشەی پەرلەمانی چارەسەر بێ دکتۆر یوسف بچێتەوە ناو پەرلەمان وەزیرەکانی گۆڕان و کۆمەڵیش بچنەوە سەر ئیشەکەیان بەڵام ئەگەر بێت و کێشەی قەیرانی دارایی و بژێوی خەڵکی کوردستان چارەسەر نەکەی من دڵنیا دەکەمەوە ڕێژەیەکی هێجگار زۆر لە خەڵک بەشداری ڕیفراندۆم ناکات لە کوردستان و ئەوەش دەرەنجامێکی خراپی دەبێت ڕوویەکی کەش بەڕاستی ئەم خاڵە کاگیانکار ئەمە ئیزافە بکەم من سەرباریەوەی کە لە کوردستان نیگەرانم بەرامبەرەوە بەڵام هەمومان نزانین من هەموو کوردستان وەکو یەک خۆشێ بەڕاستی بەڵام ڕەنگە سلێمانیم حەقی خۆشمە سلێمانیم خۆشتر بێت لە هەولێر و لە دوهۆک و لە مەهابات و لە سنا چونکە یەکەم هەناسەمان لێرە وەرگرتووە ئەو شارەی کە لە مێژووی کووردا شاری ڕۆشنبیری و پایتەختی کوردایەتی و پایتەختی هەموو ئەو بزاوتانە بووە کە بزاوتی هاوچەرخانەیە کە لەم شارەوە دەستی پێ کردووە بەڕاستەکەی ئەکەوینە بەردەم نیگەرانێکی گەورەوە زۆر بە کورتی چکە کاتم بۆ میوانەکان جملە سەرۆپانەکەیە سبەینێ ڕیفراندۆم بکرێت لە کوردستانە لە سلێمانی لە 120 یان لە 130 خەڵکی کوردستان دەنگ دەن بۆ سەربەخۆیی ئێمە چی بە خۆمان دەڵێن بۆیە جاری کە داوە لە یەکێتی نیشتیمانی و لە گۆڕانیش دەکەم و لە کۆمەڵی ئیسلامی ئەوانی کە بە تایبەتی یەکێتی و گۆڕان کە ئەم شارە ئەم ڕوبەرە بەی خۆیان نزانن خەڵکی سلێمانی و خەباتی 200 ساڵی خەڵکی سلێمانی نەکەن بە قوربانی نەزەوات و ڕقەبات و ئارەزوە سیرەکانی خۆیان یەک خولەکەم بۆ هەردووکتان ماوە کاکاوڕێ وەکو یەکێتیەک وەڵامی ئەم پرسیارم بیتەوە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا چی بکات وڵای من نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نیم بەڵام وەکو یەکێتیەک من وەکو چاودێرێکی سیاسی بەڵێ ئەوەی کە هەیە یەکێتی نیشتیمانی دیارە ڕایگەیاندوە کە لەگەڵ بابەتی ڕفراندۆمایە لەگەڵ بابەتی پاپرسیایە جێگیری سکرتێری گشتی و لە پرسیاری دەستەی کاژێڕیش بەشداریان تیا کردووە بەڵام ئەم بابەتە بابەتێکە کە جەماوەری یەکێتی و جەماوەری بزوتنەوەی گۆڕان جیاوازن لە جەماوەری حیزبەکانی تر جەماوەریشی مرکزی نین یعنی جەماوەری گۆڕان جەماوەرێک نین ئەگەر بزوتنەوەی گۆڕان وتی فڵان شت بکەنە بێ هەمیان بیکەن جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەرێک نین کە ئەگەر مەکتەبی سیاسی فڵان بڕیاریدا هەموو خەڵکەکە ئەو ڕۆژە بەگوێرەی ئەوان و بە قسەی ئەوانەکەن منطقی سلێمانی خەڵکی منطقی سلێمانی و گرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە ڕایەکی تریانێ ڕایەکەشیان ئەوەیە ژیانمان باشکە پەرلەمانەکەشمان بۆ ئاکتیڤکەرەوە یعنی ئەمە تەنها ئەتوانم بڵێم بەس ڕای یەکێتی و ڕای گۆڕان نییە بۆ بەڕای خەڵک لەبەرەوە ئەگەر یەکێتی و تەنها دەسا ئەگەر گۆڕانیش بەانی بڕیار با بڵێ ئێمە لەگەڵ ڕاپسین بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە جەماوەرەکە حیزبیە و بە قسەی گۆڕانەکان بەڵام ئەبێ پەرلەمانەکە و بژێوی خەڵک دەستکاری زۆر سپاس دەکەم کاگاوڕێ هاوڕێیان یەک خولەکەم بنێ بۆی دوا پەیامی کاک مامۆستا ئالان وەربگرن مامۆستا ئالان ئەوەی ئەبینرێ بە شێوەیەک لە شێوەکان کە هەندێک نیگەرانیشی لێکەوتوتەوە لە ئێستادا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەندێک وتار گاڵتە بە سربەخۆیی و بە ئاڵای کوردستان و بەم شتانە ئاکرێت دوا پەیامی خۆت لەم بارەیەوە ڕاستە من پێم وایە پرۆسی ڕێفراندۆم لە پەرلەمانی کوردستان گەورەترێکە لەبەر ڕای هەموو خەڵکی کوردستانە لە سەرۆکایەتی هەرێم گەورەترێکە لە سەرۆکایەتی حکومەت گەورەترێکە لە هەموو ئەو دامەزراوانە گەورەترێکە لەبەر ڕای هەموو خەڵکی کوردستانە و ئەم بابەتە نابێ بابەتێکی حیزبی بێ و نابێ بابەتێکیش بێ مەشروط بە پەرلەمانەوە هیچێکیش لەو بەڕێزانە و وەلایەنەکانی کەش ناتوانن وەڵامێکی ئەوە بدەنەوە ئایا ئێستا هەموو قسانی کاگعتا کە فڵان کەس بگەڕێتەوە فڵان ئەوە بکرێ و پەرلەمان کارا بکرێتەوە ئایا پەرلەمان ناتوانێت یاسایەک دەرکە ئایا پەرلەمان ناتوانێت تەزدیقی قانونی بکە و بینێرێ بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان دام بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمە ئیشکالێتێکە پێم وایە مەسئولیەتی هەمومانە مەسئولیەتی هەمومانە هانی هەموو لایەنە سیاسیەکان بدرێ بە تاچی کۆمەلگا ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی فیگەرەکانی کاری کۆمەڵاتی کە بە پیر ئەم پرسەوە بچین ئەم پرسە پرسی حیزبێک لایەنێکی سیاسی تاکە سەرکردەیەک نییە و ئەگەر هاتوو
و تشجيع زیاتر بوو بۆ پرۆسەی نەخێر بەڕاستی محکومە بین بەڕاستی لە بەردەم مێژووی خۆمانە لەبەرەوە با ئەوانەی کە بڕیاریان داوە بڕیاری پێشوەختیان داوە بە نەخێر دەنگدەم با دایالۆگیان لەگەڵ بکەین با بە زمانێکی نەرم مامۆستایان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی هەڵەبجە مامۆستا عەتا خەدەداغی نووسەر کاگاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی پارێزگای سلێمانی ئەم شەو وەکو شارەزا و چاودێرێکی سیاسی حزوری هەبوو زۆر سپاسی و کاتەکەم کە بەیەمەتان بەخشی بەو ئومێدەی کە گفتوگۆکان وێنە گەورەکەمان دروست کرد بێت و پەیامیش بۆ سەرکردایەتی سیاسی ڕۆژ بێت و گوێمان لێ بگرن. بینەرانی عەزیز ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافەماندوو لە ناسا لە شاری سلێمانی و لە شاری هەولێر تا بەنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. ماڵتان ئاوادان.